ڕۆژی سێی ئایار کە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری کوردیە و بە بڕیارێکی ئەنجومەنی گشتی UN ئەم ڕۆژە بۆ ئازادی ڕۆژنامەگەری جیهان دیاری کراوە. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش لەو ڕۆژەدا جەخت لە داخوازی و خواستی ڕۆژنامەنووسان دەکەنەوە و خوازیاری ئەوەشن کە پەرلەمان کارا بکرێتەوە بۆ ئەوەی کەلێنەکانی یاسایی بۆ ڕێخستنی ڕۆژنامەوانی چاک بکرێن و داواش دەکەن لەلایەن دەسەڵات و حکوومەت ڕێز لە ڕۆژنامەنووسان بگیرێت. لەم ڕۆژەدا جەخت لەسەر خواستە پیشەیەکانی ڕۆژنامەنووسان دەکەینەوە. لەم ڕۆژەدا جاج کە جەخت لە دروستمی سەرەکی سەندیکا دەکەینەوە. تا ئێستا بەداخەوە لە کوردستانە پێشێلکاریەکان بەردەوامن. ئێمە داوا دەکەین هەموو لایەنەکانی بەرپرس مامەلەی پرۆفشنالیانە لەگەر میدیاکاران بکەن، جیاکاریان لێ نەکرێ. لە ڕۆژی سێوی ئەیاردا دەڵێن دەبێت ڕێز لە قوربانیانی ڕۆژنامەنووس بگیرێ، لە خوێنیان بگیرێ. لەم ڕۆژەدا داواکارین دەستگاکانی میدیا بێلایەن بن و لە ڕووی سەلامەتی پیشەیی لە گرێبەندەکانیان التیزام بە یاسای ژمارە 35 بکەن، پەرلەمان کارا بکرێتەوە بۆی بکرێ کەلێنەکانی یاسایی کە پەیوەستن بە ڕێخستنی با هێشتای ڕۆژنامەگەری تەواو بکرێت، تەکامل بکرێ. مامۆستایەکی زانکۆش دەڵێت پێویستە دەسەڵات دەرفەتێکی گونجاو بۆ ڕۆژنامەنووسان بڕەخسێنێت تاوەکو کاری ئازادانە ئەنجام بدەن. هاوکات دەشڵێت هەر کۆمەلگایەک ئازادی ڕۆژنامەگەری تێدا بەرقەرار بێت ئەوە تاکێکی هۆشیاری لێ دەردەچێت و بە پێچەوانەشەوە ڕێگریکردن لە کاری ڕۆژنامەگەری دەبێتە هۆی دواکەوتووی کۆمەلگا و بێ ئاگابوون لە زانیاری ڕۆژانە. ئەو ڕۆژنامەنووسە پێویستە لە چوارچەوەی ئەو یاسایانەی تایبەت بەکاری ڕاگەن و ڕۆژنامەگەری کار بکەن و هەروەها دەسەڵاتیش لە بەرامبەریا پێویستە بە پێی یاسا و بنەما و پرەنسیپەکان کار لەگەڵ ڕۆژنامەنووسە بکە. واتە دەسەڵات پێویستە لەسەری کە بە پێی یاسا و بنەماکانی کاری ڕۆژنامەگەری زەمینە بڕەخسێنێ بۆ ڕۆژنامەگەریەکی ئازاد و ڕۆژنامەنووسێکی سەربەخۆ ئازاد و ئەو ڕۆژنامەنووسە سەربەخۆ ئازادەش پێویستە لە چوارچەوەی بنەما و یاساکانی ڕاگەیاندنا کار بکە. ئەرکی سەرشانی هەم ڕۆژنامەنووس و هەم دەسەڵات لەویا تەواو بێ کە هەردووکیان ئەرکی ڕاستەقینەی خۆیان بزانن و لە چوارچەوەی ئەو ئەرکا بۆ گەیاندنی پەیامێکی ئازاد، بۆ گەیاندنی هەواڵ و زانیاری تەندروست بۆ کۆمەڵگەکە دەستە بەرکەن. ئەگەرچی ڕۆژنامەگەری هەوڵدانە بە هۆشیارکردنەوەی خەڵک و دەسەڵات لەو کەم و کوڕیانەی کە ڕوودەدەن و ئەو دەستکەوتانش کە بە درێژایی مێژوو ڕوویان داوە هەر لە ڕێگای میدیاوە دەخرێنە ڕوو. بەڵام زۆر جار لەو پیشەیەدا لەلایەن دەسەڵات و حکوومەت پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێت. بەپێی زانیاریەکانی سەندیکاش لە ماوەی ئەم ساڵدا 2 ڕۆژنامەنووس بەوەی کاری ڕۆژنامەنووسی گیانیان لەدەست داوە و 32 ڕۆژنامەنووسیش پێشێلکاریان بەرامبەر کراوە. هەر بەپێی زانیاریەکان لە هەرێمی کوردستان دەیان جار جیاوازی لە نێوان میدیاکان دەکرێت لە گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.